ئاگری جەنگی نێوان ئێران و قەوارەی زایۆنی کب بووەوە و بنەماڵە دەسەڵاتدارەکانی هەرێم بۆیان دەرکەوت ئەم جارەش خواست و خەونەکانیان بەدی نایە و ئاگری جەنگ ناگاتە عێراق و دەوڵەتەکە هەڵ ناوەشێتەوە. هەر بۆیە دەستیان با موجامەلە و زمانی گفتوگۆ لەگەڵ بەرپرسانی بەغداد کردووەتەوە. پارتی بۆ سەپاندنی ئەجێندا حزبیەکەی خۆی لەسەر حسابی ژیان و چارەنووسی خەڵک هەمیشە خەون با ڕووخانی ئێران و عێراقەوە دەبینێت. ئەم جارەش پێی وابوو ئاگری شەڕ دەگاتە عێراق. ئەمە وای کردبوو بێ باک و بێمنەت بێت. بەڵام ئێستا هاوکێشەکان گۆڕاون و ئاوازی قسەی بەرپرسانی پارتیش لەگەڵ دۆخەکەدا گۆڕاوە. ئێستا کە هیچ ڕێگە چارەیەک لە بەردەمدا نییە و ڕۆژمێری دواکەوتنی موچەش تا دێت درێژ دەبێتەوە و ئەوانەیش دەستەوسانن. بەرپرسانی پارتی دەستیان بە قسەی ڕۆمانسی و سازش بۆ بەغداد کردەوە و زمانی وتارەکانیان لا هەڕەشە و گوڕەشەوە بۆ نەرمونیانی گۆڕیوە. پارتی کە خۆی با دەسەڵاتداری هەرێم دەزانێت و جومگە سەرەکی و هەستیارەکانی بەدەستە. مانگی ڕابردوو فوتێکردنێکی سەیری بۆ دروست بوو لا میدیا سێبەرەکانیەوە برەوی پێدەدا و فوی پێدا دەکرد. تا ئەو ساتەی سەرۆکی پارتی وتی لە بەغدادی قبول ناکەین. ومن لێرەش دەڵێم ئەم شێوەی ڕفتاری کە لەگەڵ موچەب لەگەڵ ملەتی کورد دەکرێت لەگەڵ خەڵکی کوردستان دەکرێت لەمەودۆ وەکو مانگەکانی پێشوو کردویانە بە هیچ شێوەی قبولی قبول نییە. ئەمە ئەبی چارەسەر بکرێ و کەس ناتوانێ هەموو مانگێک ئیتر هەی فلان ئیمزای کرد ئیمزای نەکرد موافقەتی کرد موافقەت نێ بۆ ئێمە دەروزەچین لەبەر دەرگایەوە. بەڵام ئێستا و دوای هێوربوونەوەی گرژیەکانی ناوچەکە پارتی ملی داوەتەوە بۆ مەرجەکانی بەغداد و دەیەوێ بژاردەی ڕێککەوتن هەڵبژێرێت. بێگومان ئێمە بەردەوام دەبین لە گفتوگۆ قەت دەرگای گفتوگۆ داناخەین و ناڵێن ئەمە دوا دەرفەتە هەمیشە دەرگای گفتوگۆ بۆ ئێمە کراوەیە و ئامادەین بە گفتوگۆ هەموو کێشەکان لەگەڵ بەغدا چارەسەر بکەین. هێنا ئەهاتنی شاندەکە بێگومان لە ئاستێکی بەرزە دەبێت و لەگەڵ جەنابی سەرۆکوەزیران خۆم قسەم کردووە شاندێک دەبێت کە بێ لێرە بتوانێت بڕیار بدات تەنیا شاندێکی تەکنیکی نابێت بەڵکو وەکو بەڵێنیان پێداوین بێن بۆ ئەوەی بڕیار بدەن لەسەر گەیشتن بە ئەنجامێکی ئەرێنی لە بەرژەوەندی هاوڵاتیانی خەڵکی کوردستان. پارتی هەر وەک چۆن لە سەردەمی ڕیفراندۆم هەنگاوی هەڵەی ناو نیوەی خاکی کوردستانی دۆڕاند لا پرسی موچە و بودجە و هەناردەی نەوتیش بە هەمان شێوە خۆش باوەڕانە ئامینیان بۆ نزای پێشبینی کارە خەیاڵ پڵاوەکان کردەوە و بە ئومێدی ڕووخانی عێراق تا ئێستا بڕیارەکانی دادگای فیدراڵیان جێبەجێ نەکردووە. بەم هۆیشەوە چارەنووسی موچەخۆران و خەڵکی کوردستانیان لە تونێلێکی تاریکدا هێشتووەتەوە. لەم دۆخە شڵەژاوەی جیهان و ناوچەکەدا کوردانی باکووری کوردستان ڕوویان لە ئەنقەرەوە ئەستەنبوڵ کردووە و سەرقاڵی دانوستانن لەگەڵ حکوومەتی تورکیادا. کوردانی ڕۆژاواش بژاردەی گفتوگۆ و ڕێکەوتنیان لەگەڵ دیمەشق و حکوومەتی نوێی سووریا هەڵبژاردووە و دەیانەوێ ئارامی و سەقامگیری بۆ خەڵکەکەیان دابین بکەن. بەڵام پارتی و یەکێتی لە باشووری کوردستان سەرەڕای پشتیوانی یاسایی بڕیارەکانی دادگای فیدراڵی هێشتا لاملی دەکەن و دڵ بە سەرابی گۆڕانکاری ناوچەکە خۆش دەکەن. زیاتر لە 34 ساڵە خەڵکی هەرێمی کوردستان گیرۆدەی بێباکی و بێمنەتی و نەزانی سەرانی پارتی و یەکێتین تا ئێستاش چەندین جار و لە چەندین وێستگەی جیاوازدا ئاوڵاتیانیان تووشی بەڵاو تەنگەبەری جۆرا و جۆر کردووە. لاگەری بەردەوامیشیان لەم جۆرە مامەڵەیە قەوارەی هەرێم و دانیشتوانەکەی بۆ کەند و کەنارێکی نادیار ئاڕاستە دەکەن.